ڕێکخراوی بیرۆ هەزری شارستانی لەگەڵ قونسڵەی وڵاتی ئێرانە پێشانگایەکیان بۆ وێنە و دۆکیومنتاری تاوانی کیمیابارانی هەڵەبجە کردەوە. بەشێک لەو وێنانە تاوکێستان نەبینراون، تازە بوون. ئێمە دەستخۆشییان لێ یەکەین و ئەمانە ئێمە لە گەلەری مۆنومنتی هەڵەبجە بەکاریان هێنین و ئینشەڵا هەرچەندە لە ئێستادا مۆنومنت لە قۆناغی نۆژانکردنەوە ئینشەڵا بۆ ڕۆژانی 16 مانگ واتە ڕۆژی تاوانە گەورەکەی کیمیابارانی هەڵەبجە مۆنومنت ئەکرێتەوە بە ڕووی میوانەکانە. بەداخەوە هەمووان گەڕاینەوە بۆ ئەو واقعە تاڵەی کەوا لە 16 سیا چت گەورە تاوانێک لەم شارە ڕوویا چۆن بینیمان ژن و مناڵپیر و گەنج و لاو بوونە ئامانجی ئەو چەکە کۆکژە، بوونە ئامانجی چەکێکی قەدەغە کراوی کیمیاوی کە بەداخەوە لە تاوای دنیای ئەم چەکە قەدەغە کراوە، بەڵام لە ناو شاری هەڵەبجە بەکارهێن لە زیاتر لە 5,000 کەس شەهید بوون، 10,000 کەس بریندار بوو. خۆم ئەو ڕۆژە تاڵەم هاتەوە یاد کە چۆن ئاوارە بوون و ڕۆشتنە ئۆردوگاکانی ئێرانەوە. ما یه اکیپ تلویزیونی بودیم، من عکاس اون اکیپ بودم. داخل شهر داشتیم تصویربرداری میکردیم، مصاحبه میکردیم. بعد یه لحظه هواپیماها اومدن شروع کردن بمباران کردن. ما به سرعت از شهر اومدیم بیرون. از شهر که داشتیم میومدیم بیرون، تو مسیر جاده همینجوری هواپیماها شروع کردن بمبارون کردن. من چند تا عکس گرفتم و مسیر رو رفتیم سمت روستای عنب. رفتیم داخل روستای عنب، مردم اونجا پناه آورده بودن، توی قبرستانی بود اونجا داشتن پناه گرفته بودن و بچه‌ها به شدت ترسیده بودن. یه تعداد عکس از انفجارهای بمب گرفتیم و بچه‌هایی که ترسیده بودن و دائما این ور اون ور میرفتن. من اصلا اون موقع یه بچه 2 ساله داشتم و این بچه‌ها رو که می‌دیدم اصلا احساس می‌کردم که اینا بچه‌های خود من هستن. خب نمیتونستم، خیلی وقتا آدم نمیتونه خودش رو کنترل بکنه، اشک تو چشم آدم جمع میشد و صحنه‌ها کاملا نگران کننده و بغض‌آلود بود و دائما آدم رو به احساسات وامی داشت. اما چاره‌ای نداشتیم. تنها کاری که دست ما برمی اومد ثبت یک همچین فاجعه بزرگی بود که اینجا اتفاق افتاد.